لەگەڵتان بەردەوامە بین یەکێک لەو ڕۆڵانەی کورد کە ئازایانە خزمەتی بە خاکی کوردستان کرد و چاو نەترسانە وای کرد کە دوژمن نەوێرێت تەنانەت قەرەی خاکی کوردستان کەوێت یان کاتێک ناوی ئەو ئەبیسێت سڵ بکاتەوە لەوەی کە نزیکی هێزەکانی پێشمەرگە بێتەوە فەرماندەیەکی گەنج بە ناوی شەهید ئاکام عومەر بوو کە لە تەمەنی 36 ساڵی خۆیدا توانی دنیایەک چیرۆکی ئازایەتی و هەروەها خاک خۆشەویستی تۆمار بکات و ئەو ناوە جوانەی کە ئەڵێن لە دوای کەسەکان ئەمێنێتەوە بەڕاستی لە دوای خۆی بەجێ بهێڵە. جا ئەمڕۆ بۆیە باسی ئەم شەهیدە فەرماندە ئازایم کرد لەبەر ئەوەی کە لەسەری کتێبێک نووسراوە بە ناوی ئاکام و ئاکارەکانی ئەو کارانەی وایان کرد ئاکام بگاتە لووتکە. ئەمڕۆ نووسەری ئەم کتێبە لە لامان ئامادەیە بۆ خۆیان زیاتر قساکەن لەسەر ئەوەی کە چی وای کردووە ئەمان کتێبێک تەرخام بکەن بۆ ژیانی ئەم شەهیدە فەرماندە ئاکام وە چۆن باسی کردووە ئەسڵەن و هەروەها لە کۆتاییشە ئیشێکی زۆر جوانی کردووە کە دڵنیام دیانی شەهید ئاکام لی ڕازیەت و دڵخۆشە لەبەرەوەی کە لە کۆتاییە بڕیاری داوە ئەو داهاتەی دەست ئەکەوێت لە پاش فرۆشتنی ئەم کتێبە بگەڕێنرێتەوە بۆ ئەو کەسانەی کە لە نەخۆشخانەی هیوان و پێویستیان بە چارەسەر هەیە. هەر بۆیە بەڕێز کاک ملازمی یەکەم هێمن قادرمان لەلایە کە بەڕێزیان نووسەری کتێبەکەن بەڵام بۆ خۆیان چەندەها کتێبی وەرگێڕیشان هەیە. سڵاوت لێبێ زۆر بەخێر بێبوون جا لەگەڵەوەی کە دەستخۆشی لێکن ملازم هێمن بۆ نووسینی ئەم کتێبە بەبایەخە خۆت پێمان بڵێ لەم کتێبەیە جەنابەت چۆن باسی ئەم فەرماندە ئازایەت کردووە. سوپاسانەکەم دەستخۆشتان یەکەم ڕۆژێکی نوێی ڕەمەزانتان پیرۆز بێ. کاتێکە باسی هەر کەسایەتێکە کرێت باسی ئینسان نەکرێت بریتە لە پێناسی ئینسان بکەین بریتە لە شوێنەوارەکانی کە بە دوای خۆی بەجێی ماوە. یعنی کاتێک کە باسی فەرماندە ئاکامەکەین بریتە لەو شوێنەوارانەی کە پاش خۆی بەدەستیێنوە هەر کەسێکی دیکە. کتێبەکە لە سێ بەش پێک هاتووە. بەشی یەکەم بریتە لە ژیاننامەی فەرماندە ئاکام لە لەدایکبوونیەوە تا شەهیدبوونی لە خانەوادەکەی وەرماگرتووە هەموو وێزەکانی ژیانی لەو قۆناغا کۆمەڵە وێزگەی سەرنجڕاکێشی ژیانی هەبووە لە منداڵیەوە لە مێرد منباڵیەوە دواتر کە لەگەڵ هێزی هاوپەیمانان نەبووە بە وەرگێڕ. بەرگی بەشی دووەمیان بریتە لە کۆمەڵی هاوڕێ و هاوسەنگەر و هاوخەبات و کۆمەڵی ئەوانی کە سوودمەند بوون یان ئەوانی کە لەگەڵ ژیاون لەسەر کاک ئاکام قسەکەن. بەشی سێهەمی بریتە لە ئاکارەکانی کاک ئاکام ئەو کارانەی کە کاک ئاکام کردوێتی هەم کارە سەربازەکانی هەم کارە مرۆیەکانی هەم کارە خێرخوازیەکانی هەم کارە ئاینیەکانی ینی تەواوی ئەو چالاکیانەی کە ئەنجامی داوە لەگەڵ کێ ئەنجامی داوە بۆ کوێ ئەنجاماوە هەمووی مانکۆ کردێتەوە. پاشخۆی کۆتاییش بریتە لە پاشکۆیەکی وێنە کە کۆمەڵێ وێنەمان و کۆمەڵێ پرسەرنامەوانی یاتیا بڵاو بووێتەوە. باشە دەستەکانە خۆش بێکاکە من بێگومان ئەمە یەکەم کاریشت نییە چەندین کاری نووسینی ترت هەیە بە تایبەتی لە بواری سەربازیە کە خۆت ئێستا لەو بوارەشە کارەکەی دەستخۆشی لەکەین. من پێم خۆش بووکە ئەم کتێبم بەرچاو کەوت لەوە دەست پێ بکەم چی ئاکام وای لە تۆ کرد کە کتێبێکی لەسەر بنووسی چی شتێکی تەواو سەرنجی توێ ڕایکێشە؟ خۆی ئاکام خاوەنی پەیام بوو. ئاکام خاوەنی پەیامێکی گەورەی مرۆیی بوو کە ئەخلاق بوو. ئێمە کە کۆمەڵگەیەکی ئیسلامین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە بۆچی هاتووە بۆ تەواوکردنی ئەخلاقەکان ینی کڕۆک و جەوهەری دین بریتە لە ئەخلاق. ئەوەی کە بۆمان باسەکرێت نوێژ و ڕۆژ و زەکات و ئەمانە فقی ئیسلامین بەشێکن لە بازنە گەورەکەی پەیامی پێغەمبەرایەتی سەرەڕادەوە کە هاتووە کە ئەخلاقە. کاک ئاکام بەڕاستی خۆی خاوەنی پەیامێکی گەورەی ئەخلاقی بوو هەم لە ناو هێزەکەیدا هەم لە ناو پێگە کۆمەڵایەتەکەیدا. دوو کار هەیە بۆ فەرماندە زۆر گرنگن. فەرماندە هەیە بە فێربوون فێرە بێ ئەوەی کە بە فێربوون فێرە بێ زۆر چ فێرە بێت. بەڵام ئەوەی کە بە ئازایەتی فێرە بێ ئازایەتی بەرامبەر دنیا ئازایەتی بەرامبەر ئەوەی کە باسی ئاکامە کردیانی کاتێککە ئەوتری ئاکام بە دۆست و دژمە ڕاستەخۆ دەسەکەنە ستایشکردن و پیاهەڵدانی ئەم پیاوە. بۆیە لایەنە گرنگەکەی کە ئازایەتیە هەموو شتێک دەکات. یعنی ئەگەر فێربوون بتوانێت بەشێکی
فەرماندەیەتی پیادە بکە ئازایەتی ئەتوانێت هەموو شتەکانی فەرماندەیەتی پیادە بکە. کاک ئاکام قۆناغێکی گەورەی ئازایەتی هەبوو، ئازایەتی بەرامبەر بە خودی خۆی، ئازادی بەرامبەر بە ئەو پارە و ئەو دنیا کە هاتووە بەردەستی، توانی ئاوڕێک لە پاش خۆی بداتەوە، ینی توانی بە گەورەی بژی. مرۆڤ کە ژیانێکی کورتی پێ ئەدرێت، ئەو ژیانە کورتە زۆر جار تەنها بە خۆیەژی، کە بۆ خۆی ژیا ئەو کاتە ئەو ژیانە کورتە کورتترە کاتەوە. بەڵام هەنێر جۆری مرۆڤ هەن نایانەوێت ژیانیان کورت بێ، ئەیانەوێت ژیانەکەیان بەردەوام بێ، ینی مرۆڤە خاوەن پەیامەکانن، ئەو مرۆڤە خاوەن پەیامانە نامرن. کاکاکەم لەو جۆرە مرۆڤانە بوو کە بۆ خەڵکی ترە ژیان ئەگەر سەیری دەوروبەرمان بکەین، سەیری خۆر بکەین ڕووناکی بۆ خۆی نییە، سەیری ڕووبار بکەین لە ئاوی خۆی ناخواتەوە، درەخت لە بەروبوومی خۆی ناخوات. مرۆڤیش دەبێ وا بێ، یعنی نابێ ئەوەی کە بەدەستی هێنا بۆ خۆی بێ. جەوهەری مرۆڤ ئەوەی کە دەستی ئەکەوێ ئەوە نییە کە ئێستا دەستی کەوتو، ئەوەیە کە چاندوویەتی. من نزیکیەکم لەگەڵ ئاکام نییە، بەوەی کە لەگەڵیان نەژیاوم، هێزەکەم هێزی لەگەڵیان نەبووە، جیاواز بووین، ڕاستە لە یەک میحوەر بووین، چونکە سەردەمەی کە کوردستان ئەکرێ بە 8 میحوەرەوە هەردووکمان بە پێی فەرمانێک یەک میحوەرمان بەرکەوتە بوو، بەرکەوتنیشمان نەبوو لەگەڵێکە. بەڵام کاکاکام ئەوەی نەئەخوێندەوە کە ئەم سەر بە میحوەرێکە، ئەم سەر بەلایەنێکە هاتووە پەیامێکی هەبوو، پەیامەکەی خۆی جێبەجێ کرد. لە لایەکی ترەوە من نزیکیم هەبوو لەوێ کە هەردووکمان دەرچووی مزگەوت بووین، هەردووکمان خاوەنی باگراونێکی ئاینی بووین، بۆیە حەزم کرد ئەم کارە گەورەی لەگەڵا بکەم، ئەم کارەی لەگەڵا بکەم کە هیوادارم کارێک بێ کە جێ ڕەزامەندی فەرماندە ئاکام و چوادەورەکەیشی بێ. پاشان کاتێک کە ناوی کاک ئاکامە بین، ڕاستەخۆ ناوی 320 شەهیدە بین کە لە میحوەری چواری کەرکووک بە خاکمان سپاردوو. ئەمە بیرەوەریەکە، لاپەڕەیەکە لە لاپەڕەکانی پارازگاری لە کەرکووک کە کەوتێ خەڵغانی کەرکووک کە لەو میحوەرە هێزی پەیمانگەی کوردستان 320 شەهیدی بەخت کردووە. یعنی کاتێک کە باسی کاک ئاکامەکرێ ڕاستەخۆ باسی هەر 320 شەهیدەکەیە کە لەوێ شەهید بوون، ئەتوانن بەشێک لەم ژیانەی کاک ئاکام کە بەشێک لەم کتێبە کە لەسەری نووسراوە ببێت بە ژیاننامەی هەر یەکێک لەو جوامێرانەی کە بۆ نیشتیمان گیانیان بەخت کرد. ڕۆحیان شاد بێت یەخوای. چەنەها وێنەی هەیە کە بۆ نمونە هەر بە جلی سەربازیەوە خەریکی نوێژ خوێندنەوە، تەنانەت لە کاتە هەستیارەکانشە هەر ئەو دڵی کە لەگەڵ خوایە هەی بووە دای نەبڕاندووە. جا بەڕێزت ئەگەر پێمان بڵێیت کە ئێستا هەندێک چاوپێککەوتن هەیە، هەندێک سەرچاوت بەکارهێناوە، دیدارە و تەی کەسەکانت، تەنانەت کەسەکان لە ئاستی جیهانایە. ئەگەر پێمان بڵێ ئەم سەرچاوانە بەڕێزت چۆن کۆت کردووەتەوە؟ کتێبەکەی من تقریبان کتێبێکی دیکۆمنتاریە، یعنی زۆر خۆزگا خۆی بینوسیاگە خۆی بینوسیاشتی جوانتر و باشتری نووسی. ئێمە لە نووسینی یاداشتا، لە نووسینی بیرەوەریا سستین، لە ئاستی جیهانە زۆر ڕووداوی گەورەمان هەیە، ئەنفال، کیمیاباران، نەمانتوانێ بیکەنە بیرەوەری لە ناخی مناڵەکانمانە، نەمانتوانێ ببێت بە مەنهەجێک کە مناڵەکانمان باسی ئەنفالت کرد بزانێ ئەنفال چییە. لە ئەنفال زۆر گەورەتر لە هۆڵۆکۆست، چونکە هۆڵۆکۆست دوو ڕووداوە، ڕووداوێکە چینێکی نەجات پەرست بەرامبەر نەتەوەیەکی تر، بەرامبەر ئاینێکی تر بەکارێت. بەڵام ئەنفال ئێمە لەو یەک وڵاتا بووین، ئێمە بە ناچاری پێیان کردوین، هاوزمانمان هاو ئاینمان ئەنفالی پێکردنی گەورەتر بووەوە، بەڵام نەمانتوانی ئەم پەیامە بگەێنین. یعنی نووسینی ئەم کتێبە بەوەیە کە بتوانین پەیامی سەرجەم ئەوانەی کە گیانیان بەخت کرد لە پێناو نیشتیمانە بیانگەێنین. سەرچاوی کتێبەکە یان لە خانەوادەکەی وەرماگرتووە، یان لە هاوڕێ و هاوسەنگەرەکانی، بۆ نمونە لە چالاکیەکە ئەڕۆهەش پێشمەرگە ڕزگارەکات خۆی لە میحوەری 4 بووە، دووس خوڕمات و میحوەری 5 بوو، چەندی کیلۆمەتریان بینە. لەوێ کە ئەزانێت 8 پێشمەرگەی کوردستان بەرگریفراکەوتن لە مەقەڕێکی کۆمەڵی ئیسلامیە چوادەوریان درابوو، لە کەرکووکەوە ئەڕوا بۆ دۆست خوڕمات و بۆ ڕزگارکردنیان، لە کاتێکە هێزێکی زۆر لە مەسافە هەبووە، چەندین بیانوو هەبووە کە ئەم نەڕوا، چەندین هۆکار هەبووە کە ئەم نەڕوا، بەڵام ئەم گیانبەختانە، خۆبەخشانە، خۆنەویستانە بڕیاری داوە بۆ ڕزگارکردنی ئەو 8 پێشمەرگە و دەڕوا بە شێوازێکی دراماتیکی، یعنی بە شێواز ئەگەر بکرێتە فیلمێک تەنها ئەوەنە بەسە بۆ ئەوەی فیلم، زۆر جار فیلمێکی بیانیە بینین سێرەکەین ڕووداوێکە، یەک ئۆپراسیۆنێکی ئەنجام داوە، فیلمێکی گەوریان لەسەر دەرکردووە، یعنی تەنها ئەو ڕووداوەی کاکاکان بەسە بۆ ئەوەی بتوانین ئەم فیلمێکی لەسەر دەرکەین. ئەم پیاوە من هاتووم ئەوانەی کە لەگەڵا بوون، ئەوانەی کە 8 پێشمەرگە کە لەوێ ڕزگاری کردوون، هەموو ئەوانم هێناوە دواندوو من لەسەر ئەو ڕووداوە، لەسەر
وێناکرد چونکە زۆر شتەیە بە دیمە ناتوانین بە نووسی ناتوانانی باسیکەی زۆر ڕووداو هەیە بەڵام ئەگە سیر بکەین زۆر ڕووداوی گەورەی نەتەوەیی هەیە کە نەتوانین نە بە فلم نە بە ڕۆمان نە بە ئەدەبیات نەماتوانیوە بیخەینە دڵی مناڵەکانەوە بیخەینە مێشکی ئاینەوەی ئایندەمانەوە ئەم کارش ئینی ئەوە بوو کە نیەتم ئەوە لە هێنا کە بتوانم سەرچاوەیە پیاکەم بەو ئەوانەی کە لەگەڵیا بوون بۆوانەی کە بیسوانە بتوانین بێتە سەرچاوەیەک بۆ نەوەکانی ئایندە بزانین لە ناو نەوەکانی ئایندە پیاوێکی جوامێری وهامان هەبووە پاشان ئەمە لاپەڕەیەک ئەبێت چونکە یادداشت نابێتە مێژوو یادداشت ئەبێتە لاپەڕەیەک لە لاپەڕەکانی مێژوو یعنی کاتێک کە باسی ئەم پیاوە ئەکرین ئێمە لاپەڕەیەک لە لاپەڕەکانی پارێزگاریکردن لە کەرکووکمان بەدەست دێنین یەکێک لە خارەهەرە گرنگەکانی کاکەکام وەک ئەرک وەزیفە نەڕۆشتووە بۆ خوارەوە بۆ تەلوەرد و بۆ ناوچانە وەکو چی ڕۆشتووە وەکو ئەرکێکی نیشتیمانی گرنگ یعنی ڕۆشتووە لەوێ بە چەند مانگ ماوەتەوە چونکە زۆر ڕووداو هەیە تەنها لە ساڵی 2016 17 جار هێرش کرا بۆ سەر کەرکووک یعنی کەرکووک ناوچەیەکی زۆر هەستیار بوو کەرکووک لە دوورەوە دەبینرا بۆ شێوازە ئەگینا لە دوای 2006ەوە لە دوای 2023ەوە هەم بەعسیەکان هەم گروپە تونڕەوەکان زیاد لە 40 گروپی تونڕە و لە ناوچەکە هەبوون سێ ڕێکخراوی گەورە لە ناوچەکە هەبووە زۆرترین لۆدیش لەسەر کەرکووک بووە بەپێی چەند نەتەوەیەکی تیاوە بەپێی ئەوەی کە چاوی وڵاتانی ئیقلیمی ناوچەکەی لەسەر بووە بۆیە مەترسێکی زۆر گەورەی هەبووە ئەم پیاوە هاتووە خۆبەخشانە جاری وا هەبووە بە برینداری یعنی بە برینداری لەوێ ماوەتەوە بە چەند مانگ لەوێ ماوەتەوە ئەوە نەبوو بڕوە 21 بە 7 بێ 7 ڕۆژ لەوێ بێ 21 شەو لە ماڵ بێ چونکە زۆربەی دەوامی پێچمەکە بەو شێوازە یان 14 بە 7 بوو ئەم بەو شێوازە کاری نەئەکرد زۆربەی ڕۆژەکان لەوێ بوو یعنی ئەوە نەبوو کە داعش بڵێ چی ڕۆژە ئێوە لەوێن بۆی ئێمە هێرش بکەین زۆر جار لە کتێبەکە هاتووە کە شاهیدی خۆیان بەرپرسەکان ئەڵێن هێرش کراوە سەر بۆرمە دەروازەی کەیوان کە تەلەفۆنمان کرد ئاکامی لێ بوو یان ئەڵێ هێرش کراوە سەر فڵانە جێگە کە تەلەفۆنمان کرد ئاکامی لێ بوو یعنی ئاکام ئەوەنەی لەوێ بوو ئەو 10 ساڵەی لێرە نەبووە دواتریش پێش ئەوەیش ئەم لە مەترسیدارترین ناوچەی عێراق بوو کاکی خۆت ڕستێکی زۆر جوانت هەیە بۆ فەرماندەکەم ئەڵێ پەیکەرێکی بۆ خۆی نەخشاند لە مێژووە بە دڵنیای شەوەیە چونکە گەنجێک لەو تەمەنەیە لە دوای ئەوەی کە وەکو تەرجومان لەگەڵ هێزەکانی هاوپەیمان و ڕۆشتنی بۆ وڵاتی ئەمریکا هەستی بەوە کرد لێرە هێزێکی دەستێکی ڕەشەی خۆی نەگرت گەڕایەوە بۆ ئێرە بەشداری کرد لە ئۆپراسیۆنەکانە تەمەنێکی مناڵیە ئەرچێکی گەورەی کەوتە سەرشان وەکو فەرماندەیە ئەو ئەرکەشی لە چەند بەشێکی زۆر گرنگا خۆی بینیەوە لەوەی کە هێزێکی لەژێر دەسا بوو لە ڕووی ڕەوشت و ئەخلاق و دینەوە ئێستاش ئەیبینی کە و هێزە چیەکەن لە ڕووی قارەمانێتیەوە ئەوی کە خۆت باسیەکەی بەڵام ئەوەی کە گرنگە کتێبێکت لەسەر ئەم فەرماندەیە نووسیوە ئەم کتێبە ئەبێتە جێ ئەوەی کە من زۆر دڵخۆشم بەوەی کەوا پێشکەشت کردەوە بە نەخۆشخانەی هیواکە بتوانن ئەگەر بەرهەمێکەشی کەمتر بێت بتوانن سوودێکی لێ ببین واگەر ئەمە بۆ نەخۆشخانی واژ نەبێ بچێتە کۆمەڵە جێگەی کتێبخانەکانەوە کە ئەم فەرماندەیە بناسن تۆ هەوڵت داوە بەدەر لە نەخۆشخانەی هیوا لە چەند کتێبخانێکی کە ئەم کتێبە بوونی هەبێت خۆی بڵاوکردنەوەی کتێبەکە من لە ئەو پەیکەرە لە قسەیەکی بۆشکێن وەرم گرتووە نووسەری گەوری ڕووسی دەڵێ بەدەستی خۆم پەیکەرێکم دروست کردووە کە هیچ دەستێ دروستی نەکردووە کاک ئاکام لە ماوەی ئەو 10 ساڵە کە چڕی کارەکانی بۆ ئەو پەیکەری بۆ خۆی دروست کردووە یعنی بەردەوامیش ئەم پەیامەی دەمێنێتەوە ئێستا دەبینین ئیمام عەلیە فەرمێت کاتێک کە بینیتان تیری دوژمن ڕووی لە هەر کەسێک کرد دڵنیابن ئەو لەسەر حەقە یعنی ئەسا بینین کۆماندۆ زۆر جار تیری دوژمن ڕووی تێئەکا من لەو هێزە نیم ڕەنگە زۆر پەیوەندێکی زۆر پتەویشم لەگەڵانە نەبێ بەڵام ئێستا مادەم سەرڕمەکان لەو هێزن کەواتە زۆر بابەتی لەسەر حەقین و ئەیانەوێ هێزەکە لەکەدار بکرێ بۆ پرسیارەکەت ئێمە لە بازاڕە بڵاویەکەینەوە لە چەند نووسنگەیە دایەنین لە چەند کتێبخانەیە دایەنین بۆ ئەوەی گەیاندنیشمان هەیە هەمان کتێبخانە ئەرکی ئەوەی گرتە ئەستۆکە بە کەمترین نرخ بیگەێنێتە هەموو جێگەیەکی کوردستان ئەوانەی کە دەستیان ناگاتە سلێمانی لە هەر جێگەیەکا بن بتوانن بڕات بۆیان و بگا بە دەستیان یعنی لە یەک جێگە ڕەنگە تا ئێستا لە هیوا دامان نەناوە خۆی بەڵام دواتر داهاتەکەی ڕەنگە بڕاتەوە هیوا داهاتەکەیشی هەرچەندێک بێ پەیامێکە دیارەکی کاک ئاکامە
نەخۆشخانەی هیوا بۆ نەخۆشخانەی هیوا. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەستت خۆش بێ ڕۆژ شەهیدانی کوردستان هەر شاد بێت و